بەشێک لە قوتابیانی پۆلی دوانزەی ئامادەیی لە سنووری قەزای پشدەر گربوونەوەی ناڕەزایەتیان ئەنجامدا. لە سەرەتادا لە بەردەم پارکی ناوشاری قەڵاتزێ گربوونەوە و دواتر بەڕێپێوان ڕۆشتن بۆ بەردەم پەروەردەی پشدەر و لەوێ درێژەیاندا بە گربوونەوەکەیان. داواکاری سەرەکی قوتابیانی ناڕازی کەمکردنەوەی مەنهەجی خوێندن و درێژکردنەوەی دەوامی خوێندنە. لەم سستیە و بێخەمیەی دەسەڵات لە بەرامبەر ماف و داخوازی مامۆستایانی ئازیزمان و خوێندکاران لەبەرەوە کاتی یاسایی دەوام تێپەڕیەوە مەنهەجێکی کەم خوێندراوە. بەو ماوە کەماوە ئێمە ناتوانین کۆی مەنهەج بخوێنین و تەواوی بکەین. بۆیە ئێمە وەکو فێرخوازانی پۆلی دوانزە داوا لە وەزارەتی پەروەردە و هەموو ئەوانەی خۆیان بە پەرۆشی پرۆسەکە دەزانن بەدەمە و داواکاریانەمانەوە وەرن. یەکەم، کەمکردنەوەی مەنهەج و درێژکردنەوەی کاتی خوێندن. داواکاری سەرەکی ئێمە تقریبان 2 داواکاری 3 داواکاریە زۆر نییە و ئەویش مافی ڕەوای خۆمانە بمان جێبەجێ بکەن. یەکەمیان درێژکردنەوەی ماوەی خوێندن، دووەمیان کەمکردنەوەی مەنهەج لە 3 بەش کەمتر نەبێت لەبەرەوەی بۆ ئێمە زۆر پێویستە و لەوەی کەمترمان ناوێت. ئەو کاتە ئەگەر بۆمان جێبەجێ نەکرێت ناچارنی بچینە بەر ئیمتیحانی وزاری. بەڕێوەبەری پەروەردەی پشدەر هاتە ناو گردبوونەوەی قوتابیانی ناڕازی و دەڵێت کەمکردنەوەی مەنهەجی خوێندن زیان بە ئاستی زانستی قوتابیان دەگەیەنێت لە زانکۆ و پەیمانگاکان و دەژڵێت داواکاریەکانیان بەرز دەکەنەوە بۆ سەرووی خۆیان. کەمکردنەوەی مەنهەج پێم وایە لە ساڵحی لە بەرژەوەندی ئەوان نییە، چونکە مەنهەج کەم بکرێتەوە خوێنکارێکی زۆر نمرەی بەرز بە نمرەی 100 دێنێ. ئەو کاتەوای لێ دێت کە لە کاتی کێپڕکێدا بۆ وەرگرتن لە زانکۆ پەیمانگاکاندا نمرە زۆر بەرزەکانیش وەرناگیرێن. داواکاریەکانن دەگەێنین بە وەزارەتی پەروەردە. داواکاری کەمکردنەوەی مەنهەجی خوێندن و درێژکردنەوەی دەوامی خوێندن لە کاتێکدایە جگا لە پۆلی دوانزەکان هێشتا دەوامی خوێندن لە دەڤەری ڕاپەڕین ئاسایی نەبووەتەوە و زۆربەی مامۆستایانی ناڕازی نەچوونەتە هۆڵەکانی خوێندن و بایکۆتیان نەشکاندووە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، قەڵاتزێ.